بە مەبەستی هاندانی زیاتری میدیاکان لە خزمەتکردنی بواری ژینگە ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە چالاکیەکی ڕێخست و بەڵێنامەیەکیشی لەسەر ئەو پرسە واژۆ کرا. سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە ڕایدەگەیەنێت هەنگاوەکە پێشینی نەبوو کوردستان دەباتە قۆناغێکی باشتر و چاکتر. هەستاین بە سازکردنی مەراسیمێکی تایبەت کە خۆی لە دوو خاڵی تایبەتە بینی و یەکەمیان بەڵێننامەیەک یاخود پەیماننامەیەکی میدیایی ژینگەیە کە تا ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن تایبەت بە ژینگە نەکراوەکە مای خۆشحاڵێک ئێمە توانیمان ئەو دەست پێشخەریە بکەین کە بەشێک لەو خاڵانە لە خۆ ئەگرێ کە ئێمە داوامان کردووە لە داهاتووە دەستگاکانی ڕاگەیاندن دەتوانن لەسەر کام بابەت یاخود تەوەری و یا سێکتەری ژینگە زیاتر کار بکەن. کەناڵی ئاسمانی پەیام وەک کەناڵێکی پەیامدار و ئامانجدار پەیماننامە ژینگەیەکەی بە مەبەستی خزمەتکردنی زیاتری بواری سروشت و ئاوهەوا واژوو کرد. هەمیشە تەرکیز لەسەرەوەکەینەوە کە جەماوەرەکەمان ئاڕاستەکەین بەرەو ئەو بابەتانەی کە ژیانی خۆی لەسەر پابەندە و بابەتی ژینگەشی کە لەو بابەتانەی کە فعلەن ئەگەر ئینسان خۆشی هەست نەکات ژیانی خۆی لەسەر بنەمای ژینگەکەی دامەزراوە. باش ئێمە نامانەوێ شتێکە بە تەواوی بوو بە بابەت لە ناو کۆمەڵگەیە منیش دەستی بەمێ بۆ هەندێک بابەتی میدیایی وەکو ڤیولایک نەخێر دەمەوێت ئاڕاستەی جەماوەرەکەم بۆ ئەوە بکەم کە تۆ بنەمایەکی گرنگی ژیانت هەیە کە ژینگەیە ئەرکی ئاینی و میدیایی منەکە تێدگەیەنم وشارت کەمەوە کە چۆن لەگەڵ ئەمەیە مامەڵە بکەی بۆی هەم خۆت سوودبەری هەم نەبی بە زیان بۆ خەڵکی تریش لەبەرەوە ئەم بەڵێننامە ژینگەیە ئێمە پێشتر لای خۆمان لە دەرونی کاری خۆمان لە استراتیژی کاری خۆمانە واژۆمان کردەوە ئێستش لەگەڵ ڕێکخراوی ئایندە کە ئامادەیان کردەوە سندیکای ڕۆژنامەنووسان بەدڵ واژۆیەکەین ینی نەکردن هاواژۆ داکۆکی ئەکەین لەسەرەوەی کە ئەم بابەتانەیان ئەم بەندانەی کە لە بەڵێننامەکە هاتووە فعلەن ئەبێ جێبەجێ بکرێن بۆ ئەوەی بتوانین جەماوەرەکەمان لەناو ژینگەیەکی باشا بژی و ئەوەی کە گوێمان لێگرێ بزانێت کە لە خەمی ئەوان. بەردەوام پەیام لە ڕێگەی راپۆرت و بەرنامە و بەدواداچوونەکانیەوە پرسی ژینگەی خستۆتە پێش چاو لە زۆرێک لە چالەکی ژینگەیەکانیشدا بەشداری کارای هەبووە لە دوای واژۆکردنی ئەم بەڵێننامەیەش ئەرکی پەیام قورستر و بەرفراوانتر دەبێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.